ئەم خانووە بۆ فرۆشتن. تابلۆی سەر سەدان خانووە لە گەڕەکە جیاوازەکانی قەزای چەمچەماڵ و ناحیەی شۆڕش. گەر گوزەرێک بەناو گەڕەکە جیاوازەکانی قەزاکەدا بکەیت، سەدان خانوو لیان نووسراوە بۆ فرۆشتن و سەدانی دیکەش تەنها لە نووسینگەکانی کڕین و فرۆشتنی خان و زەوی ناوی خانۆکانیان تۆمار کردووە و تابلۆی بۆ فرۆشتنیان بەکار نەهێناوە. ئێمە نیازێکی وامان هەیە و داوانێتە نووسینگەش بیفرۆشین و چەند ماڵێکی تریش هەیە لە گەڕەکەکەمانی عنی ئەیانەوێ لێرە بڕۆن. هۆکاریشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کەمی خزمەتگوزاریە لە ڕووی ئاوە زۆر بێ ئاوین، یعنی ئەم گەڕەکە 14 ڕۆژ جارێکە ئاو بێتەوە. لە ڕووی ئەمنیەتەوە هیچ ئەمنیەتێکی نییە بەڕاستی ئەم شارە، نەک بڵێم ئەم گەڕەکەکە باشن بەعام، بەڵام لە ڕووی ئەمنیەتەوە شار زۆر ئەمان، یعنی ئینسان ناتوانێت بە حڕیاتی خۆی بسوڕێتەوە. بەداخۆ ئەم گەڕەکەی ئێمە گەڕەکەی ئاسوودا کە ناینراوە ئاسوودە هیچ ئاسوودەیەکی تیا نەماوە. لە هەموو ڕێکەوە سەیرەکەی لە ڕێگای ئەوەتە مەکتەبمانە بەدەست مەکتەبەوە، یعنی حاڵمان نییە شۆنمان نییەکەوە بەڕاستی منداڵەکان بە تەواتی بستە مەکتەب شۆنیوە ڕێگای وایان نییە. لە ڕووی ئاوە سێرەکەم هەموو خانووە بەهەرزان و بەتاڵان دەفرۆشترە، هەموو کەس و کاری ئەنفالە وڵایی دەبا ئەم گەڕەکە نمونەی گەڕەکانی تری بووە، دەبا لە هەموو شوێنێکۆ بەهاتنیا بۆ ئەم گەڕەکە. بە جۆرەی ئامارێک کە دەست پەیام کەوتووە نزیکەی لە 130 خانۆکانی سنوورەکە بۆ فرۆشتن نمایش کراون. قایمقامی چەمچەماڵیش حاڵەتەکە بە ئاسایی ناودەبات و دەڵێت لە بەشێکی زۆری قەزا و ناحیەکان حاڵەتەکە بەدی دەکرێت و هاوڵاتیان ڕوو لە سەنتەری پارێزگاکان دەکەن. بنمونە لە ڕانیش خانوو نووسراوە بۆ فرۆشتن لە چواقڕنە و لە حاجا و لە هەولێر و لە کوێ و هەمووی بابەتێکە خەڵک بە دوا بژێوی ژیاندا دەگەڕێت. ئەوەی من تێبینیم کردووە بە زۆری ئەو کەسانی کە دێنێت لای ئێمە ماڵەکانیان دەگوازنەوە یاخود خانوەکانیان دەفرۆشن لە شتێکی باش بەرەو باشترێنی خۆشببختانە خراپ بۆ خراپتر نییە. ئەمە حاڵەتیان حاڵەتی دووەمیان زیاتر بابەتی خوێندنە کە دەدەسم بۆ زانکۆ پەیمانگاکان بەڕێژەیەکی زۆر زیادی کردەوە بە تایبەت لە ماوەی ئەم سێ مانگەیە. خەڵکیێکی زۆر بە تایبەتی بەرەو سلێمانیە ڕۆ لە هەموو شارەکانە تەنها سلێمانی خەڵکی چەمچەماڵ بەرەو سلێمانیە ڕۆ بە ڕێژەی لە 130 بۆ 40 نرخدا بەزیوە لەم شارەیە لە چاو 10 ساڵ پێش ئێستەیە. لە چاو 10 ساڵ پێش ئێستا 130 بۆ 40 نرخەکەی لێبۆتەوە. بە تایبەتی ئەو شوێنانەی بێ خزمەتگوزارین. بەردەوامی گرفتی کەماوی و نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکان لە بەشێک لە گەڕەکەکان و نەبوونی هەلی کار بۆ گەنجان لا هۆکارە سەرەکیەکانی بەجێهێشتنی سنوورەکەن لەلایەن هاوڵاتیانەوە. ئەمە لە کاتێکدایە بەشێک لە خانۆ فرۆشراوەکان ماڵیان تێنەچووە و پاش تەواوکردنیان ڕاستەوخۆ لەلایەن خاوەنەکانیانەوە دەفرۆشرێن. گەر دۆخەکەش بەم شێوەیە بەردەوام بێت، چاوەڕوان دەکرێت لە ماوەکانی داهاتوودا هاوڵاتیان زیاتر سنوورەکەیان بەجێ بهێڵن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.